بسم الله الرحمن الرحيم وبه نستعين والصلاة والسلام على رسول الله ومن والاه. پێشەکی بەخێراتنتان دەکەم سەبارەت بەوەی کە لە ئیسلامدا کوشتن تا چەنێک گەورەی خوای گەورە فەرمێ هەر کەسێک بە عەمدەن بکوژێ فەکەئەنەما قەتەلە الناس جەمیعا، واتە هەر کەسێک بە تاوان بکوژێ و هەموو سەر ئەرزی کوشت بێ. ئیتر بە چ مافێک مەقسەد بۆ نمونە تورکیا ئەتوانێت ئەو کارە بکات، یان هەر کەسێک ئەوێ ئەو کارە بکە بەڕاستی تاوانێکە زوڵمێکە دەرحەق بەخوا ئەیکا پێشەوەی دەرحەق بە کورد بیکا. و خوای گەورە فەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەلام فەرمێ من لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه، واتە هیچ کەسێک لێەوە ئیمانی تەواونی هەتاوی بۆ نفسی پێی خۆش بۆ خۆی پێی خۆشە بۆ براکەشی پێی خۆش نەبێ. یعنی تۆ بۆ تورکایەتی بەڕەوا ئەبینی بەڵام کوردایەتی بەڕەوا نابینیت. یعنی کەسێک کە کورد بێ خدا بە کورد خەڵقی کورد بێ. خوای گەورە فەرمێ ومن آیاتی خەلق السماوات والأرض واختلاف ألوانكم وألسنتكم، يعني یەکێک لە خوای گەورە کە دروستی کرد و جیاوازی بێ ڕەنگ و زمان ئەوەیە. وخوای گەورە فەرمێ يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم. يعني همو بشرد أجرته بو سرچاوي آدم وحوا همو من دايك وباوك من أوا دعاء خواهي قولي أمي كردو بشعوب وبقبائل جا فرمي لنا وأمانة كامتان تقوى ودين دار بيت أوتان لا يخوى برسل يعني أكري كرديكي جمعنا لسري شروال لبي زور 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 لا يخوى برز بيه لتورکیەکی بۆیان باغ و قات و ڕیبال لەبەر بێ، یان لە عەرەبێکی عەگەل لەسەر بێ و ئەکرێ بە پێچەوانەشەوە. لەبەرەوە جیاوازی ئینسانەکان خوای گەورە بۆ دروستی کردووە لە تعارف و نەک بۆی کە بکوژین. و دکتۆر ئەو کەسێک کە مێژووی کورد و کوردستانی نووسیوتە فەرمی هەتا تورک نەیگوت تورک و عەرەب نەیگوت عەرەبم نەمزانی کە من کوردم. جا هەر کەسێکیش دین بۆ مەرامی خۆی بەکاردێنێ بەڕاستی پێشەوەی کە زۆڵم لەو کەسە بکات زۆڵم لەخوا ئەکا بن. لە عینی کاتە ئێستا ئێمە براکانمان کە پێغەمبەری خوا فەرمی ئەوەی بۆ خۆتان پێتان خۆشە بۆ براکەشتان پێت خۆش بێ، و پێغەمبەری خوا عەلەیهی سەلام لە حەدیثێکا فەرمێ موسڵمانی ئەو کەسەی کە برا موسڵمانەکەی لە دەست و زبانی ئەمین نەبێ. ئێستا ئێمە ئەمینین لە عەرەب و تورک و فارس؟ بێگومان نەخێر و مڵکمان دەخۆن. و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەڕەشەی کردووە لەو کەسەی کە بستی عەر داگیر دەکات، چ جای وڵاتێ داگیرکەیت و سنوور بەزێنی. ئیتر هەر تورکیا بێت، ئێران بێ، عێراق بێ، هەر کەسێ بێ کە سنووری وڵاتێک ئەبەزێنێ بەڕاستی نایاسایی کردووە بەرامبەر بەخوای گەورە و پێچەوانی ئاەتی خوا جولاونەتەوە کەنیان هێشتۆ من بە کوردی دروست بم، مناڵەکەم بە کوردی ناو بنێم و یادە بۆ نەتەواتەکانی خۆم بکەم. یعنی بە چه حەقێک ئەمەم لێ زەوت ئەکەن بابێن ئاەتێکمان پێ بڵێن لە قورئانە کە کورد شایانی ئەنفالە و کورد شایانی ئەوەیە کە فەتح بکرێت و قەتڵ و عام بکرێت. دوای ئەوە هیچ ئیرهابێت و تیرۆریستێک بەسەرێ بە ئێمە ئەمڕۆ لە وڵاتی خۆمان دەرەکرێنە چینە ئەو شاخە کە جێگای ورچ و دڕندەیە تۆ ئەوێشم پێڕەوا نابینی هاتووی لێش دەرم دەکەی وەگەوی لادەڵە کابرایەکی ئینگلیس و لە ئەفریقا داگیری کرد و چەقۆی نابۆ سەرملی ئەفریقیەک ئەویش لە ژێرەوە بە قاچیان نووسا بە میشاوارێک کرێ و خەڵکی نەسەیری کە نەم تیرۆریستە بە قاچمان نووساوە. بابەت تۆ سیکارتێکت توێ خەریکە سەرم دەبڕی، خەریکە مناڵەکانم یەتیم دەخەی ئەتێ دیفاع لە خۆشم نەکەم، مێرولێ چەنێ بچکۆلێ ئازێتی بدەی گازێکت تێگرێت. يعني دیفاعکردنی ئێمە لە خاکمان لە نیشتیمانەوە حەدیثە پێغەمبەری خوا فەرمێ هەر کەسێ بکوژرێ لەسەر دینی و لەسەر خاکی و لەسەر عێرضی ئەوە شەهیدە. ئێمە شەهیدین، ئەوان داگیرکردن. ئەگەر هەر کەسێ هاتە سەر ماڵەکەی من با ئیمانداریش بێ، من مافی خۆمە دیفاع لە نەفسی خۆم بکەم. ئەگەر نەیکەم بێغیرەتیە. تەورەکەم تەورێن ئایا کۆمەڵکوژی بۆ هیچ میلەت و یا کەسێک نەهاتووە. يعني لديني إسلام تنانت خليفة بيغمري خو عليه السلام ما في أوان هيك كومل كوجيب كان خلق قتلوا عم كان شكبه خواي جورا بيغمري خو بنصي حديثة فرمية لكاتي شر فرمية جن ما كوجن من دار ما كوجن بيري ما كوجن دار ما برنو أي أو هاتو قتلوا عامي أو دار استشروستي ذكر لكاتك بيغمري خو عليه السلام فرمية أجر قلت يعني أو قيامتها دارك بدس وبو بيتي أنا يتودي أم جنجيتي قدي علي إنساني مسلمان كسي ئەوەی کە باشە و بۆ منفعەتی بۆ عامی خەڵکەی و هەستی مرۆڤایەتی و ئینسانیەتیە نابێ حەزکەی دوشمنەکەشت ژینگەی پیس بێ، چونکە ژینگە بێ سنوورە، یعنی پێشی پێ ناگیرێت. ئەمە سنوور نیە وەکو سال لە بیلاڕوس و پۆڵندا ڕێ بۆ خەڵکاگیر، بەڵام هەوا ڕێ پێگیریە، ڕێ پێ نەدەی. ئەو هاتوو ئەمەی کردووە. لەبەرەوە کۆمەڵکوژی هەر کەسێک بیکا بەڕاستی دژی مرۆڤایەتی دژی خوای گەورە ئەو مافەی بەخۆی داوە کە کۆمەڵکوژی خۆتەوە چیلی خوانی لەسەر ئەرزە. و لە دینی ئیسلامیشا قەتڵ و عامیکردنی خەڵک بە هیچ شێوەیەک پێغەمبەری خوا عەلەیهی سەلام فەرمی هەر کەسێکی بە عەمدەن بکوژێت، واتە ئەگەر کافرێکیش بێ کافرەکە سەلیم بێت ئەفەرمێ ناچێتە بەهەشتەوە تا من حەقەکەی بۆ وەرنەگرمەوە.
ئەو دێک کۆمەڵکوژی خەڵک ئەکاچی ما ئەدا گیان لەبەر ئەکوژێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام گوێدرێژێکی بینی لیاندا بوو لاچەوانی شینەوە بوو فەرمی نەعلەتی خوای کەوای لێ کردووە یان هەر کەسێک تەیرێک بکات بە نیشان بۆ خۆشی ئارەزوو نەفسی خۆی بێ و بۆ نەبێت کە ئیسفادەیەکی لێ بکە ئەفەرمی ئەو تەیرە لە قیامەتا فەرمی خوایە منی کوشت و هیچ ئیسفادێکشی بن ئەمێک دوو حەقی خۆیەت یعنی حەقە میلەتی کورد بە تایبەتی لەم سەدەی سەدەی 21 تر هۆشمان بێتەوە بچەنەها کەناڵی فەزاییمان هەیە خەڵکی ئەمان ناسن ئەمڕۆ بووینێتە ڕقەمێک لە دنیاە ئەمە بەڕاستی حەقە قیادەکانی کورد بەخۆیان بستنەوە ڕێکخراوانی نێودەوڵەتی و ئەوانەی کە هەستی ئینسانیەت و مرۆڤایەتیان تایە بێنە جواب لەسەر ئەم پێشەلکاری کە هەر کەسێک کە دەیکایتر ئەردۆغانە ئێرانە عێراق هەر کەسێک کە پێشەلیک سوە پێغەمبەری خوا فەرمی ئونصر ئەخاکە ظالما ئەو مەظلوما لەسەر براکەتان بکەنەوە ئەگەر زاڵم بوو ئەگەر مەظلوم بوو ئەگەر زاڵم بوو دەستی بگرە یا حەقە وڵاتە ئیسلامی بڵێن کاکی ئەردۆغان تۆ بە چ مافێک بەڕەوای ئەبینی کە تۆ دەی سنووری سووریا ئەبەزێنی کوردان لە سووریا ئەوها قەتڵ و ئامەکەی بەنای سوڕەی فەتح و خەڵک فەتح دەکەی ئەمەکەی بەحسی ئەواکە کە تۆ ئەو زۆر مستەمکەی و دوای چێ خلافەتی بە تۆ داوە تا تۆم کارە بکەی کاکە دوای لە ئیسلامە مەقسەد بۆ ببرم خەڵک اختیارەکرێ لە بینی ئەوەی کە لەسەر دینی خۆت میت و ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بکاتێک کە چووە قودس نێژی لە قودسانێک فەرمی با مسلمانان دوای من فەتحی نەکەن و بیگرن بڵێن خەلیفە نێژی تا کردووە و قودسی کردە دوو بەشەوانە بەشێکی بۆ مەسیحەکان کە تاعەتی خوانی تیا بکەن بەشێکی بۆ برا مسلمانەکانی ئەژینە ئیسلام 1400 ساڵ حکمی کردووە یەزیدی هەبووە کاکەیی هەبووە بوزی هەبووە مەسەبوون ئەو هەموو بتپەرستی هەبوو دەستیان لە کەس نەداوە بۆ چونکە ئیسلامەتی اختیاریە عیبادەتی خوای گەورە مادام بەهەشت و دۆزەخەیە حەقیەوە نییە تۆ لەم دنیا مافی خوا بۆ خۆت زەوت کەی قەباڵی بەهەشت دەیتە دەست خەڵک بە کەیفی خۆت خەڵک بۆ بەهەشت و دۆزەخ بنێری لەبەرەوە کارێکی ناسی و حەقی خۆشێتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ جامامەسانی ئاینی بێ ڕێکخراوەکان بێت نەتەوێ گرتوەکان بێت حقاقم زۆرمە لەسەر میلەتە لادەن باسەیتەوە 100 ساڵ ئێمە بەدەست ئەم زۆر مستەمە دەناڵین حەق لە سەرمان بێنەجوە حەقی خۆیەتی لیژنەیەکی نێودەوڵەتی بابێ پێک بێ کاکە وەڵای ئێمە ئەوەی کە ئەرێن نیوەی داوای حەقی خۆشمان کردووە ئێمە لە حەڵەبجە چیما باران کراوین ئێمە ئەنفال کراین 182 مان بۆ ئێستاوەتە لایەنە بەچەکی چیمای مەسەبوون و لەسەر سونەران لێ ئەدرێ کاکە بابێن ئەگەر دوو لە ڕووی جەنابتان شتەکەمان ناواقعی بڵێن کاکە ئێوە ڕاست ناکەن لەگەڵەوەی کێرێن ئەگەر باشی تر حەقە دەستی ئەو برادرانە بگرن بڵێن کاکە بەس ئەم زۆر مستەمە تاکەی تۆ لە وڵاتی خۆت دەرت کردو لە ماڵی خۆت دەرت کردو یعنی ئەو شاخەشکە لەگەڵ ورسیا پیر ڕەوا نبینی کە لێ بە خۆی دابنیشە ئیسراحەتکە ناخێر تعبیر لە ئیسلام ناکات چونکە ئیسلام ڕەحمەتە ئەمانی کە تورکیا دەیکات تعبیر لە ئیسلام ناکایکات ئەگەر ڕاستەکە ئەگەر حەز ئەکا مەسەد بۆ نمونە پەکەکە نەمێنێ یعنی چێ پێخۆشە لە ناو ڤێلا و سەر شەقامی خۆش و دەم بەحری فێنک و خۆش بچێت لەو شاخە لەناو ئەو بەفراکە چلێ هاینی ڕەنگە بڵێن پلەیتیا سفرە ئەو شاخە چێ پێخۆشە حتمما تۆ ڕێگای ئازادی لە من گرتو کاکە نەفەست لە من بڕیوە هەناسە لە من بڕێ پشلیە کەرەم هۆدێ و کاکەجان سەغرەتی کە گازی خۆی ئەگرێت تۆ لێم گەڕبا من بە کوردی قسە بکەم با بۆنەی خۆم هەبێ زمانی خۆم هەبێ خوێندنم هەبێ بزانە ئەچمە و شاخە تۆرە جیاوازی نەتەواتی مەهێلێ لە تورکیا تورکێک بۆچی ڕقم دوو یەک بێت من ڕقم دوم بەچی یاسایەک بۆچی نەخێری قەت تعبیر لە ئیسلام ناکا و ئیسلامیش بەرێ لەو کارانی کەوان دەیکەن تۆرە جیاوازی مەهێلە کاکەجان وەرە مەقسەد بۆ ئەوەی کە بە تورکێکی ڕابینی بە کوردێکی ڕابینە بە عەرەبێکی ڕابینە بزانە کەسە چی بەو شاخە بێگومان کەس ناچێەوە نەخێرەوەی کە ئەوەی کا داگیرکاریە زوڵمە ستەمە ئیتر بەڵام ئەمڕۆ پیاوەکان ڕەنگ گۆڕابێت ئەو کابرات تومحی هەبێت و ئەردۆغان و دەوڵەتی ئەردۆغانیش تعبیر لە ئیسلام ناکە ئیسلامیش بەریە لەو کردارانی کە ئەوەی کە دەی من ناڵێ مەقسەد بۆ باشی ئیسلامیتیان یان لە زمانی ئەم بۆ کورد باشنە بۆ بەڵام زروفەکەش گۆڕاوە بەڵام ئەوەی کە بڵێ وەڵا ئیسلام ئەوەی بە کورداوە حاشاوەکە لە ئیسلام مافی 100% بە کورداوە بە زمانی خۆت قسە بکە بە زمانی خۆت بخوێنە بە زمانی خۆت وتار بدە بە زمانی خۆت مەقسەد بۆ نمونە بۆنەکانت دەرببڕە لیباست با کوردی بێ بۆنەکانیشت با کوردی بێ تۆ ئەمەم لێ منعەکەیت و ئەمانە ئەەکەی نەخێرەوە تعبیر نیە لە ئیسلام دەکەێت چونکە لە زمانی پێغەمبەری خوا ویشە نەکراوە بەو شێوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە چۆتە مەدینە دەستوری نووسیوەتەوە کە 52 بند بۆ 27 سەبارەت بە نەتەوەکانی غەیری ئیسلام بووە تێک فەرمێتی هەموو کەسێک لەم دەوڵەتی مەدەنیەتە مافی ئەوەی هەبوو کابراایەکی جوولەکە هەستی نەکردو کە دەوڵەتەکە جوولەکە نییە موشریچێک هەستی نەکرد زوڵم لە کەس نەکرا یەک تۆ زوڵم لەو عالەماکەی بێگومان خەڵکیش دەست بۆ دارە بە هەرچێکی پێ بکرێت وەڵاهی مامۆستایان من بەس بە حاڵی خۆم ڕەنگە بڵێم بێ هەڵوێست نەبوونە لە هەموو زەمان و شۆڕشێکە مامۆستایانی ئاینی قسەی خۆیان کردووە
بەڵام بەوە حەق مەسەد مولە ئاستی چۆن لێ ڕێکخراوی نێو دەوڵەتەکان و مەسەلەی حکومەت بێتە پێشەوە لەسەر ئەم خەتا و هەروەها لیزنە پێک بهێنرێ مەسەبوونە چ لە عولەمانی زانانی کوردستان بێ لەگەڵ زانانی تورکیا دابرسیم بڵێن کە ئاکەوەرن با پێش بەم شەڕە بگرین ئەمە شەڕێکی ئیستیعماری نێو دەوڵەتی پرالیزمی سەهۆنی دروستی کردو بۆچی من تۆ گەر براین 100 ساڵی خوا لێرین 100 ساڵی کەش لێرە ئەبین بۆچی بە قسەیەکی کابرایەکی ئیمپریالیزم تۆ دەی مافی من ئەخۆیت و ماف نادەیتێ ئەوە حەق مەسەبوونە دابنشن حەقی خۆیەتی بەس مامۆسایان ینی لێرە و لێ قسەی خوان هەر کردو و بەحسی ئەو زۆر مستەمایان کردو و دژی ئەو داگیرکاری هەر بچکەوە مافێکی شەرعی چکە تۆ لەسەر مینبەری پێغەمبەری خوا عەلەیهی قساکەی ئەبێ حەق بڵێیت حەق لە هەر کەسێک بۆ ئەبێ پشتی بگیری زڵم هەر کەسێک کردی ئەبێ دژی بەوەستی چۆن دیفاعەکەین مەسەل لە قودس ئەو هابێ دیفاعشکەین لە وڵاتانی خۆمان لە شاری خۆمان لە خاچی خۆمان چۆن ئەپارڕێنەوە بۆ برایانمان لە حەماس ئەبێ ئەوها دوعا بکەین بۆ براکانمان لە ئێران لە تورکیا کە خوای گەورە موفقیان کە وەک پێتم گوت لە ئیسلامە قەرابەت هەیە ئەو کەسێک کە تۆ نزیکتە مەسەسا بۆ نمەگەم من خێرەکەم پێ بێ ئەولاتر وای بیدەم بە برایەکەم ئەنجا بیدەم بە بێگانەیەکی موسڵمان یعنی ئەولا وایە مەسڵ من لەسەر نەتەوەکەی خۆم بێم چکە من وەکو ئیسلام ناچەوسێمەوە وەکو کوورد ئەچەوسێمەوە زۆر جێی خۆیەتی ینی بۆ نمونە خوای گەورە ئەو کەسەی کە یەکگرتن ناکات دیارە نیفاق دەکات و لە ئیسلامیشا جاشایەتی حرامە یعنی هەر کەسێ نۆکەرایەتی بکە خوای گەورە هەڕەشەی گەورەی لێ کردو چکە جاشایەتی لە ئیسلامە نۆکەرایەتی بۆ بێگانە بەڕاستی ئەگەر لە ڕووی نەتەوەتیەوە خیانەت بێت لە ڕووی دینەوە دوو جار خیانەتە ئیسان مەسەد نۆکەرایەتی بۆ دەوڵەتانی زیلهێسکا بۆ سەبراکانی خۆی بێنێت و ئەگەر دیقەت دەی وەختی خۆی کە شای ئێران کە ڕوخا مەسەد بنو دەوڵەتی جمهوری ئیسلامی ڕوخا یعنی ئامی خەڵکەکە دیفاعی کردو لە دەوڵەتەکە کابرا ئەلمانیت بووە دژی جمهوری ئیسلامی و بەڵام کتێتی من ئێرانیم پێشینانی خۆشمانە فەرمن برا لە پشت برا بێ مەگەر قەزا لە لای خوددا بێت و ئەو بەسەرهاتەی کە فەرمی مەسەد حەو برا هەبوون باوکەکان حەوشولیدایە دەستیان شکانیان و دوای گوتی کردی بە دەستەک چەپکێک و گوتی بیشکێنەوە بۆیان نەشکایوانێ و شاعریشە فەرمێ تەنیا پەنجەیە هیچی پێ ناکرێ کردت بە 550 مستە کۆڵاوێ و ناودەم دەشکێنوێنێ دای میلەتی کورد حەقە یەکگرتوو بێت وڵای حەقی واواز لە ئەفکار بێنین کاکەجان ئێمە ئەمڕۆ حەقی ئەوەمانە کە دەوڵەتێکی نەتەواتیمان هەبێت ئیتر لەناو ئەم نەتەواتیە با من ئیسلامی بووم بەو پەڕی ئازادی و توی ئەلمانی بەو پڕی ئازادی ئەلمانێتی خۆتەوە بیر و ڕای خۆت برا نە من دژی ئازادی تۆ ببنە تۆش دژی ئازادی من بیت هەر زوڵم هەر کەسێک بیکات چ سەدام حوسێن بیکان ئەردوغان زوڵمە بەڵام ڕەنگە جیاواز زوڵمەکەی ئەردوغان بە تەریقەتێکی کە بێ و ئینەکەم بە ڕێگایەکی کە بێت ڕەنگە مەسەی حساب بوون ئەردوغانەکە دەمی بکەیت تۆ بڵێ کاکجا من ئەوە لە دەسەڵاتمە بەڵام وەک پێتم گوت تعبیر لە ئیسلام ناکە ئەو زوڵمەی کە ئیکال با بەسەر ئیسلامە نەشکێتەوانێ ئەوەشی کە کردوێتی ڕەنگە بڵێم زروفەکە هێنایەتێ پێشەوانێ هەردوو لایەن علمانێت بەحسی علمانێتی خۆیان دەکەن هەردووکیشیان دژی گەلی کوردمان چینە یانی نەمبینی کا فەرمو ئەردۆغان بابێتە سەر شەقام بڵێ کاکەیان ئەوە مافی کوردم داوە ئەوە زانکۆتان بۆ کەمەوە کەناڵتان بۆ کەموانەوە با فەرمو کەسێکی کورد لە تورکیا حەز بە زەلیلێکە تۆ سەیرەکە جاروای لەسەر ئەلەمێک لەسەوەی کە کابرا ئاوازێکی کوردی دانێ لێدەن و زڵمی لێ دەکەن بانەهێلێت یان با دەنگ نەکات یان با بەحسی ئیسلامبوونی نەکان کە ئیکا باوەکو ئیسلام تعبیر لە ئیسلام کرد بەڕخۆی تیرۆر چێ تیرۆر ئەوەی مەسەد بوونە تیرۆر شتێکی نێودەوڵەتیە ئیسلام ئەمڕۆ قوربانی دەستی تیرۆرە تیرۆر ئەوەی کە تۆ مەسەد بوونە بەناحەق مڵکی خەڵک داگیرکەی خەڵک بچەوسێنی توانێ حەقت بەسەر ئەفکار و نابێ کەس لەسەر ئیسلام لەسەر کوفر بوون نەکوژراوە وەخوای گەورە هیچ میلەتێکی لەسەرەوە لە ناو نەبردو کە کافرە بەڵکو لەسەر زوڵم لە نای بردووە و زانانی ئیسلام متفقن ئیجماعی لەسەر کە فەرمێ خوای گەورە دەوڵەتی کافری عادل دەهێلێتەوە بەڵام دەوڵەتی مسلمانی زوڵم ناهێلێتەوە و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە زمانی خۆیان سەحابەکانی ناردووە بۆ حەبەشە زانی چۆیە ئەثیوبیای ئێستایە 1400 کیلۆمەتر لە مەکەوە دوور بووە باشە گوتوتی بڕۆن بۆیە بۆچی خۆ ئەو باشە و پاشای کە لێبوو کافر بوو بە دینی ئیسلام وانە بوو مەسیحێت بوو دەوڵەت بەڵام فەرمی پیاوێکی لێ زوڵمتان لێ ناکە ئێستا ئێمە زوڵمان لێ ئەکرێ لە عێراق ڕائەکەین لە ئێران ڕائەکەین پەنابێن بە وڵاتانی ئەوروپا کە کافرن ئێمە عەدالەت لە هەر شوێنێک بێ لەگەڵ ئەوێ باڵێ تیرۆری ژینگەیە تیرۆری مرۆڤایەتیە تیرۆری مرۆڤ بوونە تیرۆری دینیە هەموو شتێک ئەو دەوڵەتی کێسا لەسەر حاکمە ئەردۆغانە ئەو ڕێبەرایەتی دەکات ڕێبەرایەتی تورکیا دەکات ئەمڕۆ تعبیر لە تورکیا دەکات ئەو بتوێنێت یعنی ئەم سام من لەم ماڵەیەم تعبیر لەم ئایلەیە ئەکەم ئەوی سەرۆکی تورکیا نییە بۆ بە بڕیارێکی ئەو مەسەل لەشکر کێشەیەکرێ دێ بۆ کوردستان دێ مەسەد بۆ نمونە شەو
لە شوێنی چۆک و چیای گارەت و سەربازدا ئەبەزێنێ ناو ئەشکەوتێکە داما 40-50 مەتر بەفر لە ژێریاتی ئێستا لەوێ وازی لێ نایت و ئەمە تیرۆر لەمە بۆلاتر و چ کامە تیرۆرە منان ئەوها لێمە کردو ڕۆژ ئاوای و ڕۆژهەڵاتی و باکوور و باشوورە جینە ئەمە یەک نەتەوەین یەک ماڵین ئەم ماڵە چۆن مەسەبۆن مناڵێکیم لەو سەر بووی هێتا ئەو سەری بڕە ئەم هۆدە تا ئەو هۆدە بوو هەیە میش بۆم هەیە بچم لە ئاکرێ دابنیشم بۆم هەیە بچم لە ماردین دابنیشم لە قامشلی دابنیشم لە مەهابە و هەروەها کوردێکی مەهاباتیش بەم بۆچی یعنی بینمان جنسەی تیابێت جنسەکانیشی نەتەوە نەبێت بۆچی هەمان بێ بان هەمان بێت بۆچی ئەوان ئەمەیان کردووە بۆچی ئەو وڵاتانە یعنی ئەتوانین ئەگەر یەکگرتوو بین ئەگەر خۆمان هەبین بۆ خواشتمان پێ دەکرێت بۆ خواگەر خۆمان یەکبوون بین و نۆکەرایەتی نەکەین بۆ بێگانە و نەعلەت بکەین دەوڵەتی جەزائیر وەختی خۆی کە بە وڵاتی میلیۆن شەهید بەناوبانگە ئەوانەی کەم ئیستیخباراتی فەڕەنسا بوون وەختی خۆی کە ڕاپەڕینیان کرد و وڵاتەکان ئازاد کرد ئەوەی سەر بە فەڕەنسا بوو لە وڵاتە دەریان کرد